ڕێکەوتی 16 ڕەشەمەی ساڵی 1362 هەتاوی هێزەکانی کۆماری ئیسلامی هێرشیان کردە سەر ئاوایە ئازادکراوەکانی جنوبی کوردستان. ئەم هێرشە لەگەڵ مقاومەت و بەرەنگاری هێزی پێشمەرگەی کۆمەڵە لە ئاوایی کۆڵ سەر بە ناوچەی دیواندەرە ڕووبەڕوو بووەوە و لە جەریانی شەڕێکی سەخت و حەماسیدا کە 18 ساعەتی خایان هێزەکانی کۆماری ئیسلامی تووشی شکستێکی قورساتن و دەیان کەسیان لێکوژرا. لە جەریانی ئەم شەڕەدا فەرماندەیەکی لێهاتووی کۆمەڵە بە ناوی هاوڕێ فەتاح ئەحمەدی ناسرا و بە شاهۆی ڕەوانسەر جانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ فەتاح ئەحمەدی ناسرا و بە شاهۆی ڕەوانسەر ساڵی 1339 هەتاوی لە ناوچەی ڕەوانسەر لەدایک بوو. ساڵی 1359 هەتاوی هاتە ناو ڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ شاهۆ لە درێژەی چالاکی نیزامیدا بوو بە فەرماندەی دەستە و بەهۆی تێکۆشانی بێوچانی پاش ماوەیەک بوو بە ئەندامی کۆمەڵە. فەرماندەهی پەل دوایین ئەرکی تەشکیلاتی هاوڕێ شاهۆ بوو. ڕێکەوتی 17 ڕەشەمەی ساڵی 1359 هەتاوی لە جەریانی ئەمەلیاتێکدا لە شاری بانە پێشمەرگەیەکی فیداکاری کۆمەڵە بە ناوی هاوڕێ خوسرە و ئەحمەدی جانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ خوسرە و ئەحمەدی لە شاری بانە و لەدایک پاش ڕاپەڕینی ساڵی 1357 هەتاوی پەیوەندی بە کۆمەڵەوە گرت و بوو بەلایەنگری کۆمەڵە. پاش ماوەیەک هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە و لە دەیان شەڕ و عەمەلیاتدا چالاکانە بەشداری کرد. ڕێکەوتی 17 ڕەشەمەی ساڵی 1360 هەتاوی تویتایەکی مسافربەری لە جادەی نێوان سێڕیانی کۆنەخانێ و ڕەبەت وە سەرمینی دژە تانکی هێزەکانی کۆماری ئیسلامی کەوت و لەم ڕووداوەدا دوو هەڵسوڕاوی تەشکیلاتی کۆمەڵە هاوڕێیان ساڵح عەبدوڵڵازادە و عومەر عەلی پور و هەروەها 5 کەسی تر لە خەڵکی ناوچەکە بە ناوەکانی محەممەد ئیبراهیمزادە، محەممەد حەسەنزادە، کاڵەی وەستا عەبدوڵڵا و محەممەد ئەحمەدی جاونی ئازیزیان بەخت کرد. هاوڕێ عومەر عەلی پور لە ئاوایی سیسێر سەر بە ناوچەی سەردەشت لەدایک بوو. پاش ڕاپەڕینی ساڵی 1357 هەتاوی پەیوەندی بە کۆمەڵەوە گرت و بوو بە هەڵسوڕاوێکی تەشکیلاتی کۆمەڵە. هاوڕێ ساڵح عەبدوڵڵازادە لە ناوچەی سەردەشت لەدایک بوو. پاش ڕاپەڕین پەیوەندی بە کۆمەڵەوە گرت و بوو بە هەڵسوڕاوێکی تەشکیلاتی کۆمەڵە. ڕێکەوتی 17 ڕەشەمەی ساڵی 1363 هەتاوی لە جەریانی شەڕی ناوخۆیی لە کوردستانی رۆژهەڵات پێشمەرگەیەکی فیداکاری کۆمەڵە بە ناوی هاوڕێ محەممەد ڕەشید نووری لە بەرزاییەکانی بریجاران و سیایتار سەر بە ناوچەی بانە جاونی ئازیزی بەخت کرد. هاوڕێ محەممەد ڕەشید نووری ساڵی 1332 هەتاوی لە نۆتشە سەر بە ناوچەی هەورامان لەدایک بوو. پاش شێرشی دووهەمی ڕژیم بۆ سەر کوردستان هاوڕێ محەممەد ڕەشید وێڕای دوو پورزای خۆی
شەهیدان ڕەحیم و عەزیز ئیلاهی بە ڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵەوە پەیوەست بوو. ڕێکەوتی هەژدەی ڕەشەمەی ساڵی 1361 هەتاوی پێشمەرگەکانی کۆمەڵە لە عەمەلیاتێکدا هێرشیان کردە سەر پایەگای حەسەن سالاران سەر بە ناوچەی سەرشیوی مەریوان و زەبرێکی قورسیان لە هێزەکانی ڕژیم وەشاند و ئەم پایەگاییان گرتەوە. لە جەریانی ئەم عەمەلیاتەدا پێشمەرگەیەکی فیداکاری کۆمەڵە بەناوی هاوڕێ مەحیددین نەسڕوڵڵاهی جیانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ مەحیددین نەسڕوڵڵاهی ساڵی 1343 هەتاوی لە ئاوایی گولان سەر بە ناوچەی کۆماسی مەریوان لەدایک بوو. پاش ڕاپەڕی پەیوەندی بە یەکێتی جوتیارانەوە گرت. لە کاتی هێرشی دووهەمی ڕەژیم بۆ سەر کوردستان لە 28 گەلاوێژی ساڵی 1358 هەتاوی هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە و لێ براوانە و فیداکارانە لە زۆربەی شەڕەکانی ناوچەی مەریوان چالاکینوان. ڕێکەوتی هەژدەی ڕەشەمەی ساڵی 1363 هەتاوی پێشمەرگەکانی کۆمەڵە لە شیمالی کوردستان لە ئاوایی بەرەسپی سەر بە ناوچەی سەڵماس لەگەڵی هێزەکانی کۆماری ئیسلامی تووشی شەڕێکی قورس هاتن. لەم شەڕەدا پێشمەرگەکانی کۆمەڵە زەبرێکی قورسیان لە هێزەکانی ڕژیم وەشان. لە جەریانی ئەم شەڕەدا پێشمەرگەیەکی فیداکاری کۆمەڵە بەناوی هاوڕێ یەدوڵڵا فیروزیار جیانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ یەدوڵڵا فیروزیار ناسراو بە عەلا ساڵی 1341 هەتاوی لە شاری سنە لەدایک بوو تا دەورەی دەبیرستان درێژەی بە خوێندندا. ساڵی 1361 هەتاوی هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. پاش ماوەیەک بۆ مەعموریەتێک نێردرایە ناوچەی شیمالی کوردستان و لە دەیان شەڕی ناوچەکەدا چالاکانە بەشداری کرد. هاوڕێ یەدوڵڵا ساڵی 1362 هەتاوی بوو بە ئەندامی کۆمەڵە و جێگری فەرماندەی گوردان دوایین ئەرکی تەشکیلاتی هاوڕێ یەدوڵڵا بوو. تەرمی هاوڕێ یەدوڵڵا فیروزیار کەوتە بەردەست جەنایەتکارانی کۆماری ئیسلامی و لە شاری سەڵماز لەو پەڕی وەحشی گەریەوە و دوای ماشێنیاندا. ڕێکەوتی 19 ڕەشەمەی ساڵی 1361 هەتاوی پێشمەرگەکانی کۆمەڵە لە ئاوایی بەرەسپی سەر بە ناوچەی سەڵماس لەگەڵی هێزەکانی کۆماری ئیسلامی تووشی شەڕ و پێکدادان هاتن. لە جەریانی ئەم شەڕەدا دوو پێشمەرگەی فیداکاری کۆمەڵە بە ناوەکانی هاوڕێ تاجەددین عەبدەوی و هاوڕێ یاوەر لەوایی جیانی ئازیزیان بەخت کرد. تەرمی پیرۆزی ئەم ئازیزانە لە ئاوایی سیدان سەر بە ناوچەی سۆمای ورمێ ئەسپەردە بە خاک کرا. هاوڕێ تاجەددین عەبدەوی لە ئاوایی جوهنی سەر بە ناوچەی سۆمای ورمێ لەدایک بوو. ساڵی 1361 هەتاوی پەیوەست بوو بە هێزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ یاوەر لەوایی لە ئاوایی زندەشت سەر بە ناوچەی سەڵماس لەدایک بوو.
ساڵی 1359 هەتاوی پەیوەست بوو بە هێزی پێشمەرگەی کۆمەڵە. ڕێکەوتی 19 ڕەشەمەی ساڵی 1361 هەتاوی هێزە بەکرێگیراوەکانی کۆماری ئیسلامی هێرشیان کردە سەر ئاوایەکانی کەرێزەی شکاکان و دیلان چەرخ سەر بە ناوچەی نەغەدە و خەڵکی بێتاوانی ئەم ئاواییان قەتڵ و عام کرد. لە جەریانی ئەم هێرشەدا زیاتر لە 30 کەس لە خەڵکی ناوچەکە شەهید بوون. لەم ڕووداوەدا 3 هەڵسوڕا و لایەنگری تێکۆشەری کۆمەڵە بە ناوەکانی هاوڕێ محەممەد محەممەدی و هاوڕێ ڕەحیم خوسرەوی و هاوڕێ کەریم خوسرەوی گیانی ئازیزیان بەخت کرد. هاوڕێ ڕەحیم خوسرەوی ساڵی 1337 هەتاوی لە ئاوایی کەرێزە سەر بە ناوچەی نەغەدا و لەدایک بوو. بڕوانامەی دیپلۆمی لە شاری نەغەدا وەرگرت. پاش ئاشکرابوونی هەڵسوڕانی کۆمەڵە هاوڕێ ڕەحیم پەیوەندی بە کۆمەڵەوە گرت و پاش ماوەیەک بۆ مەعموریەتێک نێردرایە ناوچەی شنۆ. ساڵی 1360 هەتاوی لەلایەن تەشکیلاتەوە نێردرایە نێو کرێکارانی کوورەخانەکانی ناوچەی ورمێ. پاییزی ساڵی 1360 هەتاوی پاش تەواوکردنی مەعموریەتەکەی گەڕایەوە بۆ ناوچەی نەغەدە و بوو بە ئەندامی کومیتەی ڕووستایی ناوچەکە. هاوڕێ کەریم خوسرەوی ساڵی 1339 هەتاوی لە ئاوایی کەرێزە سەر بە ناوچەی نەغەدا و لەدایک بوو. لە درێژەی خەباتی سیاسی خۆیدا بە یارمەتی هاوڕێ ڕەحیم خوسرەوی لەگەڵ کۆمەڵە و سیاسەتەکانی ئاشنا بوو. ماوەی پێشمەرگایەتی هاوڕێ کەریم هەرچەندە کەم بوو، بەڵام ئەم ماوەیە پڕ بوو لە خەباتی بێوچان و فیداکاری و دڵسۆزی و لە گەلێک شەڕی ناوچەی مەهاباد بەشداری کرد. ساڵی 1361 هەتاوی ئەرکی بەڕێوەبردنی کاری تەشکیلاتی لە کومیتەی ڕووستاییدا پێسپێردرا. جێی ئاماژەیە کاک نادر خوسرەویش برای ئەم دوو هاوڕێ مێرد منداڵە بوو کە لەم ڕووداوەدا گیانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ محەممەد محەممەدی لە ئاوایی کەرێزە سەر بە ناوچەی نەغەدا و لەدایک بوو. پاش ڕاپەڕین و ئاشکرابوونی چالاکی کۆمەڵە پەیوەندی بە کۆمەڵەوە گرت و پاش ماوەیە کاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. لە چەندین شەڕ و عەمەلیاتی ناوچەکەدا چالاکانە بەشداری کرد. ڕێکەوتی 19 ڕەشەمەی ساڵی 1362 هەتاوی هاوڕێ بورهان ئەنساری پێشمەرگەی فیداکاری کۆمەڵە کە لە جەریانی عەمەلیاتێک لە نیزیک ئاوایی هەشتیان لە نێوان جادەی سۆما و سەڵماز بریندار ببوو، بە هۆی کاریبوونی برینەکەی گیانی ئازیزی بەخت کرد. جێگای ئاماژەیە لەم شەڕەدا گروهی زەربەتی سپای ورمێ زەبرێکی قورسیان لێکەوت. هاوڕێ بورهان ئەنساری ساڵی 1343 هەتاوی لە ئاوایی گێچێ لە بەشی سۆمای ناوچەی ورمێ لەدایک بوو. پاش ڕاپەڕین و هاوکار لەگەڵ دامەزرانی جەمعیەتی دیفاع لە مافی گەلی کورد لە شاری ورمێ پەیوەندی بەم جەمعیەتەوە گرت. ساڵی 1358 هەتاوی لە شاری ورمێ پەیوەندی بە کۆمەڵەوە گرت. هاوینی ساڵی 1359 هەتاوی هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە و لە زستانی ساڵی 1361 هەتاوی بوو بە ئەندامی کۆمەڵە و لە دەیان شەڕ و عەمەلیاتدا بەشداری کرد. هاوڕێ بورهان بەرپرسی سیاسی گوردانی 22 ورمێ بوو.
ڕێکەوتی 20 ڕەشەمەی ساڵی 1362 هەتاوی هێزەکانی کۆماری ئیسلامی هێرشیان کردە سەر ئاوایی قزڵجە سەر بە ناوچەی مەهاباد. لە جەریانی خۆمپارەبارانی ئەم ئاواییە هاوڕێ ئەسمەر مەجنون هەڵسووڕاوی تەشکیلاتی کۆمەڵە گیانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ ئەسمەر مەجنون ساڵی 1357 تاوی لەگەڵ خەباتی سیاسی ئاشنا بوو. پاش ڕاپەڕین لەگەڵ هاوڕێیانی کۆمەڵە پەیوەندی گرت و بوو بەلایەنگری شێلگیری کۆمەڵە. لە شەڕی 24 ڕۆژەی شاری سنە چالاکانە بەشداری کرد. ساڵی 1360 تاوی لە درێژەی پەیوەندی لەگەڵ کۆمەڵە بوو بە هەڵسووڕاوی تەشکیلات نهێنی کۆمەڵە. ڕێکەوتی 20 ڕەشەمەی ساڵی 1362 هەتاوی هێزەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی هێرشیان کردە سەر ئاوایی قشلاق سەر بە ناوچەی خۆرخوڕەی سەقز کە لەگەڵ بەرەنگاری و مقاومەتی پێشمەرگەکانی کۆمەڵە لە گوردانی چیا ڕووبەڕوو بوونەوە و ئەم هێرشەی هێزەکانی ڕژیمیان تێکشکان. لە جەریانی ئەم شەڕەدا پێشمەرگەیەکی فیداکاری کۆمەڵە بە ناوی هاوڕێ عەباس فەیزی گیانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ عەباس فەیزی ناسراو بە عەباس بێسیم لە ئاوایی باشماغ سەر بە ناوچەی تیلەکۆ لەدایک بوو. ساڵی 1360 تاوی هاتە ناو ڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە و لە گوردانی کاوە سازماندرا و بوو بە بێسیمچی دەستەیەک لە پێشمەرگەکانی کۆمەڵە. پاش ماوەیەک بێسیمچی گوردانی پێس پێردرا و پاش پێکاتنی گوردانی چیا لە ساڵی 1362 تاوی لەم گوردانە سازماندرا. هاوڕێ عەباس ئەندامی کۆمەڵە بوو. ڕێکەوتی 20 ڕەشەمەی ساڵی 1380 هەتاوی یەکێک لە پێشمەرگەکانی کۆمەڵە بە ناوی هاوڕێ خەبات سەفەریانی لە ڕووداوێکدا لە کوردستانی عێراق لە ئۆردوگای زڕگوێزەڵە گیانی ئازیزی لەدەستدا. هاوڕێ خەبات سەفەریانی ساڵی 1360 تاوی لە شاری سنە لەدایک بوو تا دەورەی دەبیرستان درێژەی بە خوێندندا. هاوینی ساڵی 1380 هەتاوی هاتە ناو ڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە. ڕێکەوتی 21 ڕەشەمەی ساڵی 1360 هەتاوی هاوڕێ فایق تارام ئەندامی تەشکیلاتی کۆمەڵە لە زیندانی شاری مەریوان بەدەست جەلادانی کۆماری ئیسلامی تیرباران کرا. هاوڕێ فایق تارام ساڵی 1340 هەتاوی لە شاری مەریوان لەدایک بوو. پاش ڕاپەڕین پەیوەندی بە یەکێتی جوتیارانەوە گرت. لە کاتی هێرشی یەکەمی ڕژیم بۆ سەر کوردستان پەیوەندی بە کۆمەڵەوە گرت. پاییزی ساڵی 1359 تاوی دەستگیر کرا. پاش 17 مانگ ئازار و ئەشکەنجەی جەلادانی کۆماری ئیسلامی تیرباران کرا. ڕێکەوتی 21 ڕەشەمەی ساڵی 1363 هەتاوی لە جەریانی شەڕی ناوخۆیی لە کوردستانی ڕۆژهەڵات لە ئاوایی سماقان سەر بە ناوچەی بانە 15 پێشمەرگە و ئەندامی کۆمەڵە گیانی ئازیزیان بەخت کرد کە بریتین لە هاوڕێیان سیامەک مەزهەری
نەزیفە لوتفوڵڵاهی، ساڵح محەممەدی، عەبدوڵڵاه قاسمی، سەمەد زارع ڕەمەشتی، جەواد باتمانی، عەلی سۆهراب نژاد، عومەر محەممەدی، جەمیل عارف عەزیز، توران ڕەحیمپوور، فاتمە حەکیمی، باشی شوکری، مەحموود سادقی، مەنسوور قەوامی و سەروەت شەریفی. هاوڕێ سیامەک مەزهەری ساڵی 1340 تاوی لە شاری سنە لەدایک بوو. تا دەورەی دەبیرستان لەم شارەدا درێژەی بە خوێندندا. لە دەورانی دەبیرستان وەک هەڵسوڕاوێکی کۆمەڵا چالاکی کرد. زستانی ساڵی 1361 تاوی هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ سیامەک لە درێژەی چالاکی پێشمەرگانەدا بوو بە بەرپرسی سیاسی پەلێک لە پێشمەرگەکانی کۆمەڵە. هاوڕێ سیامەک ئەندامی کۆمەڵە بوو. هاوڕێ نەزیفە لوتفوڵڵاهی ناسراو بە مێهناز ساڵی 1337 تاوی لە شاری سنە لەدایک بوو. دەورەی بێهیاری لە شاری سنە تەواو کرد. ساڵی 1358 تاوی پەیوەندی بە کۆمەڵەوە گرت. ساڵی 1361 تاوی هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. پاش ماوەیەک بوو بە پزیشکیاری پەلێک لە پێشمەرگەکانی کۆمەڵە. هاوڕێ ساڵح محەممەدی ساڵی 1335 تاوی لە شاری سنە لەدایک بوو. بڕوانامەی دیپلۆمی هەر لەو شارە وەرگرت. پاش ڕاپەڕین پەیوەندی بە کۆمەڵەوە گرت و پاشان هاتە ناو ڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ ساڵح ئەندامی کۆمەڵە و فەرماندەی پەلێک لە پێشمەرگەکانی کۆمەڵە بوو. هاوڕێ عەبدوڵڵاه قاسمی ساڵی 1336 تاوی لە ئاوایی ئەوێهەنگ سەر بە ناوچەی سنە لەدایک بوو. تا دەورەی سەرەتایی درێژەی بە خوێندندا. لە کاتی سەربازی لە سەربازی هەڵات و هاتە ناو ڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ سەمەد زارع ڕەمەشتی ساڵی 1340 تاوی لە ئاوایی موچش سەر بە ناوچەی کامیاران لەدایک بوو. پاییزی ساڵی 1360 تاوی هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ جەواد باتمانی ناسراو بە جەواد کامیارانی ساڵی 1341 تاوی لە ئاوایی بیار سەر بە ناوچەی کامیاران لەدایک بوو. پاش ڕاپەڕین پەیوەندی بە کۆمەڵەوە گرت. ساڵی 1358 تاوی بریندار بوو. پاش چاکبوونەوەی لە ئینتشاراتی کۆمەڵە سازماندرا و ساڵی 1362 تاوی دووبارە گەڕایەوە ناو هێزی شەهیدانی کامیاران. هاوڕێ جەواد ئەندامی کۆمەڵە بوو. هاوڕێ عەلی سۆهراب نژاد ساڵی 1343 تاوی لە ئاوایی بلەکێ سەر بە ناوچەی باناو لەدایک بوو. هاوینی ساڵی 1363 تاوی هاتە ناو ڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ عومەر محەممەدی ناسراو بە عومەری لەنگەرێز ساڵی 1342 تاوی لە ئاوایی لەنگەرێز سەر بە ناوچەی ژاوەرەوە لەدایک بوو. ساڵی 1360 تاوی پەیوەندی بە کۆمەڵەوە گرت و بەرپرسی دوو هەستەی تەشکیلاتی لە سنە بوو. زستانی ساڵی 1362 تاوی هاتە ناو ڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە و
لە گوردانی ئارێز سازماندرا. هاوڕێت جەمیل عارف عەزیز ناسراو بە هوشیار ساڵی 1342 تاوی لەدایک بوو. تا وەرگرتنی بڕوانامەی فۆقە دیپلۆم درێژەی بە خوێندندا. پاییزی ساڵی 1363 تاوی هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ توران ڕەحیمپور لە شاری سەردەشت لەدایک بوو. پاش ڕاپەڕین پەیوەندی بە کۆمەڵەوە گرت و زستانی ساڵی 1361 تاوی هاتە ناو ڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ توران ئەندامی کۆمەڵە بوو. هاوڕێ فاتمە حەکیمی ناسراو بە شەوبۆ ساڵی 1344 تاوی لە شاری سنا لەدایک بوو. ساڵی 1358 تاوی پەیوەندی بە کۆمەڵەوە گرت. زستانی ساڵی 1361 تاوی هاتە ناو ڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ شەوبۆ بەرپرسی سیاسی دەستەیەک لە پێشمەرگەکانی کۆمەڵە بوو. هاوڕێ بەشی شوکری ناسراو بە بەیان ساڵی 1347 تاوی لە ئاوایی بەرقڕۆ سەر بە ناوچەی مەریوان لەدایک بوو. زستانی ساڵی 1362 تاوی پەیوەندی بە ڕیزەکانی هێزی پێشمەرگەی کۆمەڵەوە گرت. هاوڕێ مەحموود سادقی ناسراو بە سادق ئەندامی کۆمەڵە و فەرماندەی دەستەیەک لە پێشمەرگەکانی کۆمەڵە بوو. هاوڕێ سەروەت شەریفی ساڵی 1346 تاوی لە ئاوایی سازان سەر بە ناوچەی هەڵەبجەی کوردستانی باشوور لەدایک بوو. دەورانی خوێندنی هاوڕێ سەروەت هاوکات بوو لەگەڵ ئاوارەبوونی بنەماڵەکەی لە کوردستانی باشوور و لەو سەردەمەدا پەنایان بردە کوردستانی ڕۆژهەڵات و لە شاری پاوا و نیشتەجێ بوون. هاوڕێ سەروەت توانی تا پۆلی دوی دواناوەندی لە ناوچەی پاوا دەرس بخوێنێت. پاش شەهید بوونی هاوڕێ حکمەتی برای هاوڕێ سەروەت چەکی پڕ لە شانازی هێزی پێشمەرگەی کۆمەڵەی کردەشان و پەیوەست بوو بە ڕیزەکانی هێزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ مەنسوور قەوامی ڕێکەوتی 22 ڕەشەمەی ساڵی 1358 هەتاوی. هاوڕێ شاپور تەقەڕۆبی چێکۆشەری ماندوونەناسی کۆمەڵە لە زیندانی شاری کرماشان بەدەست جەلادانی کۆماری ئیسلامی تیرباران کرا. هاوڕێ شاپور تەقەڕۆبی